ئەوە ڕۆژێ لە منە لەو ڕێی تڕێ لە لۆم هات هەراتم چوومە سەخۆری ئەگەنە چوومە سەخۆرێ یعنی سارەکەم هەم بەخۆشم تووشی کارە سادەوین بەس داوامان لە سەرۆکی حکوومەتە ئەو ڕێ لە پێش هەربژاردنێ هەتا لە بە هەربژاردننی بوو بە سەریعی ڕێەکان قیڕەکان هەرگر ئەلعانیش داواکاری ماوەی لە سەرۆکی حکوومەت ئەو ڕێمان لۆ چاکە ئەو ڕێە عادیسەی زۆر تێدا ڕۆژانە عادیسەی دەبین ڕێیەکی بەڕاستی زۆر ناخۆشە تاسەی تێدا یەک سادی ڕێگای سەرەکی مووسر هەولێرە ڕۆژانە عادیسەی دەبین لە حادیسەی قەرەباڵغی زۆری قەرەباڵغی بوویتە یەک ساید قەرەباغش زۆر بووە یعنی هەتە ناوێری لە سیارەی سایدی بەرام دەرچی عادیسەی زۆر دەبی ئەلان لەو یەک دوو ڕۆژەوە چەند عادیسە ڕوودا گیان لە دەستدان ڕوویدایە دوو نەفەر دوو برا دیتان بە خۆتان لەوانەیە ئاگادار بن چەند عادیسەی ها ڕوویدایە داواکاریمان ئەوەیە بە زووترین کات ئەو ڕێمان لۆ چارەسەر کرد